خۆشەویستان ئەو نەخۆشیە فەقیر بوو، ژانی هەبوو، بەردی زەرداری هەبوو، پارەشی نەبوو. هاتە میهرەبانی گوتم هیچ پارەم ناوێت، گوتی خەم پارەی خەستەخانەشم نییە، کە زانیمان تاکیدمان کردو کە فەقیرە، هەستان پارەی خەستەخانەکەش لەسەر سندوقی خێری داما، کەوا نەخۆش هیچ ئەمە پارەی نەدا، ئەو هەموو بەردەشی لەناو هەناوی هاتە دەرێ. هاتە مەشاکەم خۆشەویستان بزانن چی هەیە. خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی، خۆشبەختە ئەوەی پشی هەیە لە خەستەخانەی میهرەبانی، خۆشبەختە ئەوەی کەوا 1000 دیناریشی خێری نابێتە خەستەخانەی، چونکە لۆ شیریشی لۆ خێرە گەورەیە. هاتە مەشە خۆشەویستە ئەو هەموو بەردەیە، ئەو هەموو بەردەی هەیە، فەقیرە، پارەی نییە، ژانی زۆرە، دەبینن ئەوە زیاتر لە 700 بەردی تێدا، زیاتر چکە نەخۆشەکەی کە ئەوەی پێرەکە کردمان ژماردیان 795 بەردی هەبوو. تەماشاکە وەزانی چەند زۆرە. ئەو ئێستا خۆیەک داواکاری پێ دەرم دانیشتن لەسەر سێنی وردە ئەو بەردانە بژمێریتن دوای عەدەدی بەردەکانمان پێ بدەن. خۆشەویستان میهرەبانی ئەویشە جوانانە دەکاتن. لێیەکە دڵنیا بن میهرەبانی لەسەر ئەساسی بزنس دروست نەکرا، لەسەر ئەساسی مرۆڤ دۆستین. دەوەڵڵاهی نازانم ئەو کچی شەیە، دەبۆ خوای نازانم فکرکردنەوەیان کووە، بیرکردنەوەیان کووە، بەس دەزانم فەقیر و ژانی هەیە. لێیەکە میهرەبانی دەست خۆی دەکاتە خێر و سندوقی خێری ژارمەتی ئەو کەسانە دەکەن زۆر بێوەزیعەتن و ژانیان زۆرە. لێیە خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی، هەوڵدەن پشکشی ئیستیسماری بکردنەوە، جوزئەت پارەکی بینن، وردە ئەو پشکە ئیستیسماریانە بکەنە پشی خێری، چونکە مهمە حتى بە ئیستیسماریش مشارک بی، مهمە تەماعی زۆر نەبی، چاو لە قازانجی زۆر نەبی ساڵانە. لێیەکە بتوانین یارمەتی فەقیران بدەین، چونکە خۆشەویستان کاتێک کە قازانجی زۆر بدرێتە خاوەن پشکەکان دەبێتە فەقیرەکان بدە نەخۆشی بستینی، دەبێتە لۆ لەسەر نەخۆشی. لێیە یەکەم جار ڕوون لە حکوومەتیان، حکوومەت تەواو هەکاری ئەو مەشروعی بکە بە پارەی کارەبە، بە پارەی زەریبە و بەو مەسائلانە و پارەی قەتعە و نازام ئەو شتانەی ئەوە چکە لە من بستینی ئەم لە نەخۆشی دەستینەوە، تەواو هاریکارمان با تاوەکو پارەی لە نەخۆش کەمتر بکەینەوە. لە هەمان کاتدا خێفازان وەرن بەشدار بە لەو خێرەی پرەزانی چەند مهمە ژانی ئەو ژنەی لابەی سبەینێکە بەخۆی قسەتان لە بۆ دەکاتن، بزان معاناتی کووە ئەوە ساعبی بەردەوردەکان سبەینێکە بەڵای قسەتان بدەکات. سەردانی خەستەخانەی میهرەبانیم کرد، بەردی زرام هەبوو، یارمەتیان دام لەوەی زراوەکە و عەمەلیاتیان لۆ کردم بە بەلاش. هیوادارم ئەوانەی کە هەیتن یارمەتی خەستەخانەی میهرەبانی بدەن. دەستخۆشی لە ئەم کارمەندەکان دەکەم، هیوای سەرکەوتنیان لۆ دەخوازم. سپاسی دکتۆر دەکەم، زۆر یارمەتی دەم. دکتۆر دلیر شینە. ڕەمەزانی بوون نەش دەرگەریەکەم کرد بە سەلاغەتەکانی دکتۆر دلیر شینە هەرمەیە، هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم، بە بەلاش یارمەتیم نیدا.